وەک هەمیشە سەرەتای وەرزی سەرما دەستپێکی خراپی دۆخی کارەبای کەرکووکە. ئەم شارە بە خراپترین دۆخی کارەبادا تێدەپەڕێت. کارەبای کەرکووک کارەبایەکی سفرە لە 24 ساعتە 3 ساعت 4 ساعت وەکو ڕابواردنیەکش لە کاتێکە کارەباکە دەن کە مۆعودی مۆلی دەبێ. بۆ نمونە ساعت 3وە هەتا 12 شەو کارەبای مۆلیدەیە، بەڵام ئەوان چیەکەن لە خلال ئەو فترەی کە مەسافەی مۆلیدەیە بە قەستی کارەبای ڕئیسیەدەن. وڵا 3 ساعت کارەبام هەیە، کارەبام نوکەم بۆ کات ئەوم نییە بە قورعان ئەومانی ئەو مامەوەتە پشت مەعمەر کۆلان نە ئەوم هەیە نە کارەبام هەیە هیچمان نییە. ڕوو لە هەرکوێیەکی کەرکووک بکەیت تەنها گلەی و گازەندەی هاوڵاتیان سەبارەت بە کارەبا دەبیستی. وەڵامی ئیدارە و بەڕێوەبەرایەتی کارەباش ئەو هەوڵانەیە کە بۆ باشکردنی دۆخی کارەبا داویانە. هەوڵەکانمان بەردەوامە ئەوان کە فشارکەنە سەر بەغاجگە لە پەیوەندیەکانی خۆمان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگە بەغایە بۆ ئەوەی کەەوە بەشی کەرکووک لەسەر هێڵی یعنی ما بڵێن یان کارەباکانی کەەوە ئێمە ئەوان ڕەبتەکە کارەبامان بۆ بنێرن خۆمان هەمووان نەزانین تەولیدی کەرکووک ینی ڕێژەیەەکە ئەوە تەختێ ناکەکەەوە بتوانێت کارەبا بدا بە کەرکووک بە با بڵێن بە کاتژمێرێکی زیاد لە ئێستاکانە هەوڵێکی زۆرمانداوە لەگە وەزارەتی کارەبا لەگە لایەنەکانیکە لەگە کۆنتترۆلی گشتی عراق لەگە کۆنتترۆلی گشتی باکوور بۆ ئەوەی کەوا ئێمە بتوانین ئەم بەشە کارەبای ئێستاکانە هەیە زیادیکەن. کێشەی کارەبای کەرکووک گەشتۆتە ئەنجومەنی نوێنەرانی عراقیش، بەڵام هیچ هەوڵێکی نوێ بۆ باشکردن و زیادکردنی ساعتەکانی پێدانی کارەبا نەدراوە. محافظة كركوك كانت تعتمد على محطة تازة الكهربائية. پارێزگای کەرکووک بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا پشتی بە چەند وێزگەیەک بەستووە. یەکێک لەو وێزگانە بە توانای 295 مێگاوات لە ناحی تازە لە کارکەوت بوو. بەم دواییانە چاکراوەتەوە. وێزگەیەکی تریش لە تازە لە خۆناغی چاکردنەوەدایە. دەمێنێتەوە دوو وێزگەی نوێی کارەبا لە دوو بەز. کار دوو وێزگەکە بەوەی شەڕی داعش و نەبوونی بودجەوە ڕاژیراون. ئەگەر ئەو دوو وێزگە نوێ تەواو بکرێت 1500 مێگاوات کارەبا بۆ تۆڕی نیشتیمانی زیاد دەکات و دەکرێت گرفتی کارەبای کەرکووکی پێچارە سەر بکرێت. دوای بڕینی بەشە کارەبای کەرکووک لە هەرێمی کوردستانەوە و پێنەدانی پارەی کارەبا لەلایەن بەغداوە، خەڵکی کەرکووک پێیان وایە کارەبای کەرکووک باجی ململانە سیاسیەکان دەدات. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.